ئێستا بڕۆ بازاری چۆمان باشە لە هەر دوکانێکی دەپرسی برێ دیلێرشینە کووە بە دڵنیاییەوە کاتێک کە چوومە چۆمان بەس لە کاتی کۆزڕەوەکەی بە چۆماندا ڕۆیشت بووین یەک کەسم نەدەناسی لەوێ باشە بامەشەدەکی باز بکەم زۆر باشە یەکەم ڕۆژ چوومە وێندەر دکتۆر بوو قسەکەش پێ دەبڕ ئێستا دەچین لە بوو کنجی هازەکەی لەو ڕێ باسی مەشە دەکەلۆ بکەم یەکەم ڕۆژ کە وەکو ئیخسایی دەوام چۆ چۆمان چوومە مەطعامی لەوێندە شوێنی دکتۆران جیا و شوێنی کارمەندی جیا لۆ ناخواردن ئەمنیش چوم دیتم یەک کەس لە مەطعامی بوو لە لای کارمەندەکان سینەکەی خواردن مەرگرتومەتە نیشتەوی دانیشتم ئەو وای زانی نازانم گوتی کاک دکتۆر ئێوەندە شوێنی خوب گۆیە ڕێی پیشاندام ئەمنیش گوتم ئەتوو بەتێنێ دانیشتی نانی دەخۆی ئەمنیش بەتێنێمە گوتم با پێکەوە هەم تەعارف دەکەین هەم نانیش دەخۆین تۆم گوت یەکسەر خید بگوت سەرسەری من دکتۆر سەرسەری من چونکە لەوە دکتۆرەکان دائیمەن بەجیا نانیان خواردن ئەم لەگەر کارمەندان ئەمە مۆزەفمان نیە لە مهرەبانی ئەمە یەک عائیلەینا بەتەکید ئەمە مۆزەف دائما ئیشانەش سەرکەوتووترە کە خێزانی ئەنجام دەدەین ئیدی وای لێ هات لە چۆمان جارێکیان لەگەر خێرزانم سەفەرم کرد باشە شاحنەی ئایفۆنی لەبیر چوو بوو چوم شاحنەی ئایفۆن لێکم لە دوکانەچی کە چوومە ژۆر یەکسەر کابرا قید بەوە خزمەتت بکەم دکتۆر گوتم وەڵای شاحنەی ئایفۆنم دەوێت چەندی کردم پارەی وەرنەگرت کاکە لۆ پارەی وەرناگری گوتی دکتۆر بەخوای دەبی داوەت بی گوتم کاکە مەجالم نییە ئەوجا سێ ڕۆژ مامۆ لێ وێندەر ئەو کاتی گوتم بەخوای من ئێوارە داوەتم گوتی سبەی نورانە گوتی سبەی نورانش داوەتم گوتی سبەی ئێوارە گوتم وەڵای سبەی ئەخیری ڕۆژی چارم گوتی هەر دەبی داوەت بی ڕۆژێکم ئیزافە کرد چکەوەندەی لە حای کرد لە ماڵیان دانیشتم گوتم چی وەی کرد ئەتوو ئەو حالا بەپەرۆژ ناوی عەبدولخالق بوو ئابزەم ئیشی مرورە کوڕی مام سەلیمیە خزماتیە لەگەر کاک عەبدوڵڵا سوپەرمارکێتی چۆمانی هەیە گوتم چی وای لێ کردی ئەتوو ئەو حالا بەپەرۆژ بی لە بۆ خزمەتکردنی من گوتی سێ کەس لە عائیلەی من عەمەلیات کردیە ئەمن یەک دینارم نەدایتە تو کورد عەمەلیات کردیمە خێرزانت عەمەلیات کردیمە داچت عەمەلیات کردیمە یەک دینارم نەدایتە تو کو ئەم خزمەتی تۆ نەکەم لەبەر ئەوەی ئێستا کە ناوێرم بچمەوە چۆمان ئەمە نییە وەکو دکتۆر ناوێرم بچکە لێم عاجز دەبن ئەو دەرەوەرەکەنە من ئەو دەرەوەرەکەنە من دەرم کاکاری نایم باشترە سەلامەت دڵی کەس لە خۆ ناڕەنجێنە باوەڕ بکە لەگەر مامۆستا مەغدی دیجارێک چینە بازاری ئەوای دەکرد گەنجێک دادەگۆ بارسمەچی بگرین محەبەت و خۆشەویستیانە مامۆستا مەغدی وتی کەلکی بازارت نەمایە یانی جارێک لەگەر نایەوە بازاری لەبەر ئەوەی ئەتوو خۆشەویستی پەخشکە خەڵکی ما خەڵکێکی باشن خەڵکێکی چاکن تێدەگەی یعنی واللهی نەخۆشم هاتیە گۆتیتی هەموو شەونێژ دوعا لە بۆ دەکەم پێنج فەرزە خی گەورەیە ئەوە لە هەموو سەروەت و سامانی دنیا بەنەرەترە بێگومان پارە چییە؟ و ئەو خەستەخانە ئەگەر بەناوی منیش نەبیتن و بەناوی منە لەکن حکوومەتی بەس ئەگەر بەناوی منیش نەبیتن هیچ منیش نەبیتن خەڵک بێرە دادەڕوا دەرێ خەستەخانەکەی دکتۆر دیلێری ئەمجارە گوتم مامۆستا عەلی قەرەداغی با بچینە خوارێ ئەو جازت بینین گوتم 2 میلیۆن دلاری هینایەتی ئێرکوانە گوتم مامۆستا کەس نارێ خەستەخانە مامۆستا عەلی قەرەداغی دەرێ خەستەخانەی دکتۆر دیلێری زۆر باش کە مولکەن 2 میلیۆن دلاریان هینای وەکو ڕابطەی مرۆیی ئەوانە کە ئیستیسماریان کردە لێرکوانە ئەوانی گشتیان دەعمی فەقیری بکەن بەڵام کەس ناویوان نانیتن ئیدی خەڵکەکە هەندێک جاران کە بەختتە بوو ئیدی خەڵک و ڕۆژانەش دایان کەس وا دەزن زۆر مادیەن دەورەمەندم